سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ تەواوکەری وانەی MPLS. لەم وانەیە بە شێوازێکی زۆر زیاتر باسی ئەو جۆرە پرۆتۆکۆڵە دەکەین و هەروەها باسی ئەوە دەکەین کە چۆن کار دەکات ئەو شێوازە پرۆتۆکۆڵە و باسی دەستەواژەکان دەکەین. کە لەوانەکەی ڕابردوو باسمان کرد کە لە ڤیدیۆی داهاتوو باسی حتا دەستەواژەکانی MPLS دەکەین. یعنی بۆ نمونە ئەو کورتکراوانە مانای چییە و کاریان چییە. سەرەتا پێش ئەوەی کە ئێمە باسی پێناسەی MPLS بکەین، من خۆم زۆر حەزم لە پێناسە نییە، چونکە پێناسە ڕاستە بە شێوازێکی ئەکادیمی بۆت باسی دەکات، بەڵام وەکو تێگەشتنی خۆت نییە لە دیوی خۆت کە لە پرۆتۆکۆڵەکە تێبگەی. گەر تۆ تێگەیشتی لە فیکرەی ئەو تەکنەلۆژیایە، پێناسەکە لای تۆ زۆر ئاسان دەبێت. بەڵام وەک سەرەتا پێویستە ئێمە پێناسەیەکی ئەکادیمی بکەین بۆ MPLS. پرۆتۆکۆڵێکە کە لە بڕی بەکارهێنانی ناونیشانی IP لیبل بەکاردەهێنێت. با لێرە ئێمە ڕابوەستین پێش ئەوەی تەواوی بکەین. طبعاً وەک ناردنی داتا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر لە ڕێگای IP دەبێت. باشە، IP بۆ ڕاوتەرەکان پێویستە بگەڕێت لە خشتەی ئالۆزی خۆی، خشتەی IPەکانی، تاکو بزانێت داهاتووی چییە، IPەکەی دیکەی چییە، ئەین دەڕواتە کامە شوێنی مەبەست. بە ئەوەیان تاخیربوون ڕوودەدا. بۆیە لە کاتی پەیوەندی تەلیفۆنی یاخود ناردنی فایل و داوڵۆدکردنی فایل کاتێکی زۆری دەوێت. بەڵام لە MPLS کاتێک دڵێت لیبل بەکاردەهێنێ، لیبل گەر بیکەنە بە تەرجمەی حرفی شتێکە وەکو بڵێن وەکو ستیکەرە، وەکو لەزگەیەکە. لیبل واتە لە نێتوۆرک ژمارەیە. لیبل بەجیاتی ئەوەی کە IP بەکار بێ، کە IP دیارە IP زۆرمان هەیە، وەکو 192.168.1 ئەوە IPە. بەڵام بەجیاتی ئەوەی کە IP بەکار بهێنێ، لیبڵێک ژمارەیەک دەخاتە پاڵ IPەکە، تاکو ڕاوتەرەکان کاتێکی زۆریان نەوێ تاکو بزانن بۆ کوێ داتایەکە بنێرن، بەڵکو بە ژمارەی لیبڵەکە کە بە هەزاران ژمارەی هەیە، لەوانەیە 2 ژمارە بێ، لەوانەیە 3 ژمارە بێ، 100 بێ، 50 بێ، هەر ژمارەیەک بێ، ڕاوتەرەکان زیاتر خێراتر کار دەکەن لەگەڵ یەکتری. ئەوە لیبڵە. یعنی بە شێوازێکی تر با بۆتان باز بکەم کە زیاتر لێی حاڵی بن. بۆ نمونە تۆ کارتۆنێکت هەیە، بۆکسێکت هەیە، دەتەوێت بینێری بۆ شوێنێکی تر. یعنی بۆ نمونە ئەو بۆکست هەیە لە دووهۆکەوە دەتەوێت بینێری بۆ بەسڕە. باشە، ئەو بۆکسە ئەگەر ستیکەرێکمان نەکردە سەر بۆکسەکە، لەزگەیەکمان بۆ دانەنا کە ئەو بۆکسە لەو ڕێگایە دەڕوە. باشە، بۆ نمونە دێتە هەولێر، لە هەولێر دەڕوە بۆ کەرکووکوە تا کۆتاییتا دەگاتە بەسڕە. دەبێ لە سنوورەکان تەماشای ناو بۆکسەکە بکەن، بزانن چی تێدایە، پاشان بڕیار بدەن کە ئەو بۆکسە بۆ کوێن دەردەڕوە. چونکە نازانن کە لە بۆکسەکە ستیکەرێک هەیە یاخود شتێک هەیە، نازانن پێویستە بۆکسەکە بکەنەوە تاکو بزانن شوێنی مەبەستی ئەو بۆکسە کوێن دەرە. لە نێتوۆرک عینە شتە IP کاتێک بۆ یەکتری دەنێردرێ، پێویستە ڕاوتەرەکان بزانن شوێنی داهاتووی ئەو IPە چییە. پێویستە بە تەواوی IPەکە بخوێننەوە، پاشان لە قائیمەی خۆیان بڕیار بدەن کە ڕاوتەری دووەم و سێیەم چییە. بە ئەوەیان کاتێکی زۆری دەوێت. بەکارهێنانی IP لە شوێنێکی دوور تاکو شوێنێکی دوور لە نێوان هەزاران ڕاوتەر لە ئینتەرنێت کاتێکی زۆری دەوێت. بۆیە زۆربەی کات دەنگەکان خاون لە ڕۆی تەلیفۆنی، پەیوەندی تەلیفۆنی و هەروەها گوتمان ئەو پرۆسێسە تووشی هەزاران مەترسی دەکا لە ڕۆی ناردنی داتایەکان لە ئینتەرنێت یاخود بەستنی لقەکان. بە ئێمە لێرە لیبڵ بەکاردەهێنین، واتە بۆکسەکەی خۆمان قەپات دەکەین، تەنها ژمارەیەک و ناونیشانێکی دەکەینە سەر بۆکسەکە، سەر کارتۆنەکە. بەلا دهۆک تاکو بەسڕە لە سنوورەکان پێویست ناکە بۆکسەکە بکەنەوە، بەڵکو تەماشای ناونیشانی کارتۆنەکە دەکەن، دەبینە نووسراوە لەو ڕێگایە دەڕوە تاکو دەگاتە بەسڕە. پرۆسێسەکە زۆر خێراتر دەبی لەوەی کە هەر سنوورێک کارتۆنەکە بکاتەوە. ئەوە لیبڵە، وەکو ستیکەرێک بهینە پێشچاوی خۆتە. واتە
ژمارەیەک دەداتە پاڵ ئایپیەکە تاکو ڕاوتەرەکان بەو ژمارەیە کار بکەن بە ئایپیەکە کار نەکەن چونکە ئایپیەکە کاتێکی زۆرتری دەوێ تاکو ڕاوتەرەکان لی تێبگەن بەڵکو ئێمە ئەگەر ژمارەیەکمان بەکارهێنا بۆ ناردنی داتایەکان لە شوێنێک و بۆ شوێنێکی تر پرۆسێسەکە زۆر ئاسانتر دەبێت. با بێناسەکە تەواو بکەین. بۆ ڕێڕەوکردنی پاکێتەکان حەز دەکەن با دووبارەی کەمەوە تاکو تەواوکەری باشوێ. پرۆتۆکۆڵێکە MPLS کە لە بڕی بەکارهێنانی ناونیشانی IP لیبل بەکاردەهێنێ بۆ ڕێڕەوکردنی پاکێتەکان. طبعا پاکێت سلەوەی پساکە برێ پاکێتەکان چییە؟ ئێمە لە نێتوۆرک پاکێت کە ئینشاڵڵە لە ڤیدیۆکانی داهاتووش باسی دەکەین بە شێوازێکی ورد پارچەیەکە لە داتایەکە باشە؟ ئەوە پاکێتە دەتانن بڵێن داتا دەتانن بڵێن زانیاریەکە بەڵام خۆی پاکێت پارچەیەکی بنەرەتیە لە داتاکە. تەکنەلۆژیایەکە کە داتا لە نێوان گرێیەکانی تۆڕ ئاڕاستە دەکات باشە؟ ئەمە شوا دەکات پەیوەندی مەجازی ڕاستەوخۆ لە نێوان شوێنە جیاوازەکان دروست بکرێت بەبێ گوێدان بە شوێن و مەودا. یعنی کاتێک ئێمە گوتمان ئۆفیسی سەرەکیمان هەیە و چەندین لقمان هەیە کاتێک ئێمە ئەو هەموو لقانە لەگەڵ ئۆفیسی سەرەکی دەبەستینەوە لە ڕێگای MPLS هەر وەک ئەوەیە کە خۆیان لە نەفسی شوێن بن. یعنی ڕاستە شوێنەکانیان دوورە قڵێکیان لە تورکیایە قڵێکیان لە ئەڵمانیایە ئۆفیسێکیان لە دهۆکە ئۆفیسێکیان لە بەسڕایە بەڵام کاتێک هەر هەمیان ڕەبتی یەکتر دەبن وەکو ئەوەیە کە لە یەک شوێن بن. ئەوەیە MPLS پێناسەکەی کە لە بڕی IP لیبل بەکاردەهێنێ ئەوە زۆر گرنگە بیزانە و هەروەها لیبل زۆر خێرایە لە ناردنی زانیاریەکان بۆ یەکتر و هەروەها شوێنی جیاواز بێکەوە ڕەبت دەکە. یعنی لایوی گرنگ نییە کە شوێنێکە لە چ دەوڵەتێکە ئۆفیسەکە لقەکە لە چ دەوڵەتێکە نەخێر بەڵکو زۆر بە شێوازێکی باش ڕەبتی یەکتریان دەکە. باسی پێناسی MPLSمان کرد با ئێستا بڕۆینە سەر کورتکراوەکانی کە زۆر گرنگە لەوانەیە لە ئێگزامی نێتوۆرک پڵەس یاخود لە شوێنی جیاواز ئەو شتت پێویست بێ کە کورتکراوەی MPLS چییە لە چوە هاتووە. M واتە مەڵتی جۆرە و جۆر P لە پرۆتۆکۆڵەوە هاتووە مەڵتی پرۆتۆکۆڵ تەما خۆی مەڵتی پرۆتۆکۆڵ لەگەڵ یەکتر دەنووسرێت جیاواز ناکرێتەوە بەڵام من تەنها بۆ زانینتان نووسیم بینەکەمدانان نێوانیان. M واتە مەڵتی P واتە پرۆتۆکۆڵ L واتە لیبل کە باسمان کرد لیبل وەکو ستیکەرەکە کە وەکو ژمارەیەکە لە نێتوەرک ژمارەیەک دەداتە پاڵ ئایپیەکە تاکو ڕاوتەرەکان بەو ژمارەیە مامەڵە بکەن بە IP مامەڵە نەکەن. S سویچینگ واتە ئاراستەکردن واتە پرۆتۆکۆڵێکە لەگەڵ گشت شێوازەکانی دیکەی ئینتەرنێتیش کار دەکاتن و هەروەها لە ڕێگای لیبل کار دەکات. باشە با ئێستا ئێمە بینە سەر چۆنیەتی کارکردنی ئەو شێوازە تەکنەلۆژیایە چۆن MPLS کار دەکات و چەند دەستەواژەمان هەیە کە ئێمە دەبێ بیزانین. با بینە سەر یەکەم شت کە ئێمە ئەو هێمایانە لەکەم جار دەبێ ئێمە هێمایەکان باسکەین کە هێمایەکان مانای چییە. وەک دەبینن ئەو هێمایە هێمای ڕاوتەرە ئەو ڕاوتەرەی کە لە کۆمپانیایەکان هەنە لە ماڵەکان ئەوانە ڕاوتەرن بەڵام ڕاوتەر شێوازی زۆرە کۆمپانیا زۆر ڕاوتەر بەرهەم دەهێنێ و هەروەها قابلیەت و هێزی ڕاوتەرەکە جیاوازە لە ڕاوتەرە بۆ ڕاوتەرێکی تر. وەک دەبینن لێرە ئەو ڕاوتەرە کە دەستەواژەی CE بۆ بەکار هاتووە وەک دەبینن CE واتە Customer Edge. Customer Edge ئەو ڕاوتەرەیان یەکەم ڕاوتەر وەک دەبینن واتە ئامێری تایبەتی بەکارهێنەر ئامێری تایبەتی کۆمپانیایەکە ڕێکخراوەکە هەر کەسێک بێ چونکە لە ڕێگای ئەو ڕاوتەرەی خۆی کۆمپیوتەرەکان پێی دەبەستێتەوە. باشە ئەوە یەکەم شت کە دەبێ ئێوە بیزانن CE Customer Edge لە دیوی MPLS بەم شێوازە دەیخوێنێتەوە. خۆی هەر هەمیان ڕاوتەرن بەڵام لە خشتەی MPLS تاکو ئێوە تێبگەن لە چۆنێتی کارکردنی دەستەواژەی تایبەتی خۆی هەیە. ئەو دەستەواژانە زۆر گرنگن ئەو نازناوانە زۆر گرنگن کە دەبێ بیزانن.
گوتمان CE Customer Edge واتە ئامێری تایبەتی بەکارهێنەر. باشە ئەو ئامێرە تایبەتە کۆمپیوتەرەکانی خۆی پێڕبط دەکات. کاتێک کۆمپیوتەرەکانی خۆی بە ئامێری ڕاوتەرەکەی خۆی ڕبط کرد کە کەستمەر ئێجی پێ دەڵێن، ئامێرێکی دیکەی پێویستە کە کۆمپانیای ئینتەرنێت بۆی دابین دەکات. کە گوتمان کۆمپانیای ئینتەرنێت بە نێتوەرک پێ دەڵێن ISP واتە ئینتەرنێت سێرڤیس پرۆڤایدەر. ئەوە گرنگە بیزان. ئەو ئامێرە کاری چییە کە نووسراوە PE ئەو نازناوە لە ڕووی MPLS-ەوە هەیە کە پێی دەڵێن PE واتە Provider Edge. Provider Edge ئامێری بەستنەوەی بەکارهێنەر و ISP. ئەو ڕاوتەرەی ئێرە کۆمپانیایەکە لەگەڵ کۆمپانیای ئینتەرنێتەکە ڕەبط دەکات دەیبەستێتەوە. کەواتە ئێستا ئێمە دوو ڕاوتەرمان هەیە. ڕاوتەری کۆمپانیای تایبەتی خۆی کە ئامێرەکانی کۆمپیوتەرەکانی خۆی ڕەبط دەکات و ڕاوتەرێکمان هەیە کە هی کۆمپانیای ئینتەرنێتە، کۆمپانیای پرۆڤایدەری ئینتەرنێت کە ئینتەرنێتی بۆ دابین دەکات. کاری ئەو چییە PE کە پێی دەڵێن Provider Edge. کاری چییە؟ هەڵدەستێت بە بەستنەوەی ڕاوتەرە تایبەتەکە لەگەڵ کۆمپانیایەکەی خۆی، لەگەڵ سێرڤزەکەی خۆی کە کۆمپانیای ئینتەرنێتە. وەک دەبینن ئەو بازنەی ئێرە کە بازنەیەکە وەکو کلاودە، وەکو ئینتەرنێتە. باشە ئەو بازنەیە وەک دەبینە لێرە پیمان هەیە. هی واتە پرۆڤایدەر ڕاوتەر. پرۆڤایدەر ڕاوتەر واتە ئەو ئامێرانەی کە لە کۆمپانیای ئینتەرنێتەکەیە. وەک دەزانن کۆمپانیای ئینتەرنێت لە ناو خۆی لە ناو کۆمپانیایەکە چەندین ڕاوتەری هەیە، چەندین ئامێری زەبەلاحی هەیە تاکو ئینتەرنێتەکان کار بکەن. بەڵام لە دیوی MPLS ڕاوتەرەکانی کۆمپانیای ئینتەرنێت بە کورتکراوەی پیە، تەنها پی واتە پرۆڤایدەر ڕاوتەر، واتە ئەو ئامێرانەی کە لە کۆمپانیای ئینتەرنێتە. کەواتە سەرەتا کاتێک داتا لە کۆمپانیای تایبەت، کۆمپانیای ڕێکخراوەکە کۆمپانیایەکە، کاتێک داتایەکە ڕەبتی ئەو ڕاوتەرە دەکرێت کە پێی دەڵێن PE Provider Edge کە کاری بەستنەوەی ئەو ڕاوتەرە و ئینتەرنێتەکەی خۆی دەکاتن. لێرە وەک دەبینە نووسیکمان LER. ئەو LER چییە؟ زۆر بە ئاسانی Label Edge ڕاوتەر واتە وەکو خاڵی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە کار دەکات. کاتێک لێرە داتایەکە دێتن IPە، وەک گوتمان داتا هەردە بە شێوازی IP دەگوازرێتەوە. بۆ نمونە 192 168 1 بۆ نمونە 50 یان هەر IPێک بێ. IPەکان زۆرن چکە تۆ بەس پەیوەندیت لەگەڵ هەر ویبسایتێک و شوێنێک IPێکی تایبەتی هەیە. بۆ نمونە ئەو IPە LER کاری چییە؟ ژمارەیەک دەخاتە پاڵ IPەکە. بۆ نمونە ژمارە 110 بۆ دادەێ. کەواتە کە گوتمان وەکو خاڵی چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە کار دەکات LER. ئەوە گرنگە بیزانە. کاتێک IP دێتە سەر ئەو ڕاوتەرە لەیبڵی بۆ زیاد دەکا. ئەهان کە باسی لەیبڵمان دەکرد کە گوتمان وەکو ستیکەرێکە بە جیاتی IP ژمارەیەکی کورتی دەداتێ. پس ژمارە کورتەکە لێرەوە دەست پێ دەکات. لێرەوە ژمارە کورتەکەی دەداتێ لە Provider Edge لەو ڕاوتەرە. باشە کە ژمارەکەی دایە ڕاستەوخۆ داتایەکە دەباتە ناو ڕاوتەرەکانی پرۆڤایدەر کە گوتمان P واتە پرۆڤایدەر ڕاوتەر. داتایەکە دەباتە ناو پرۆڤایدەر ڕاوتەر کە ئامێری ڕاوتەری کۆمپانیای ئینتەرنێتە هی خۆی. باشە پاشان دووبارە لە شوێنەکەی تر، لە دەوڵەتەکەی تر کە وەک بوون منە ئێمە لێرە گوتمان ئەو شوێنی دووهۆکە، ئێرە شوێنی بەسڕایە. لە دیوەکەی تر لە وڵاتەکەی تر دووبارە کۆمپانیای پرۆڤایدەری ئینتەرنێت، نەفسی کۆمپانیا لە زۆربەی کات لە نەفسی وڵات نییە، لە شارێک بۆ شارێک کۆمپانیای جیاوازی لێ. لە شارەکەی دیکە لێرە بۆ نمونە شاری بەسڵامان داناوە، عینەشت کۆمپانیای ئینتەرنێت چ دەکا؟ ڕاوتەرێکی بۆ دادنێ کە کاری وی عینەن کاری پرۆڤایدەر ئێجە، وەکو کاری وێ بزەبت PE Provider Edge. ئەوەشیان
کاری چیە؟ کاری لیبل ئێج راوتەرە، واتە هەڵدەستێت وەکو خاڵی چوونەوە هاتنە ژوورەوەیە. بەڵام لێرە کاری چییە؟ لێرە لێبڵەکە لا دەدا، تەنها آیپیەکە دەنێرێت بۆ کەستمەر ئێج، بۆ راوتەری ڕێکخراوەکە. کەواتە لە شوێنی یەکەم کاتێک داتا دەنێرێ بۆ شوێنی دووەم، ئەو راوتەرە کاری چیە؟ پرۆڤایدەر ئێج گوتمان ستیکەرێکی بۆ زیاد دەکە، ژمارەیەکی بۆ زیاد دەکە تاکو آیپی بەکار نێ، چونکە آیپی کاتی زیاتری دەوێت بۆ مامەڵەکردە. ژمارەیەکی کورتی دەداتێ، پاشان لە شارەکەی تر ئەو راوتەرەی هەر کۆمپانیای ئینتەرنێت کە دایناوە بۆ بەستینەوەی کەستمەر ئێج بە MPLS، ئەو راوتەرە هەڵدەستێ بە لێکردنەوەی ژمارەکە، تەنها آیپیەکە دەمینێ، پاشان دەینێرێت بۆ راوتەری ڕێکخراوەکە یاخود کۆمپانیایەکە. شتێکی دیکەمان دەمێنێت، دوو شت دەمێنێت کە دەستەواژەیە دەبێ بیزانین، ئەویش LSP و هەروەها LSR. LSR باشە ئەوەیان هەوە، LSR Label Switching Router، ڕێڕەوی لەیبڵەکان دەکات لە ناوڕاستی تۆر. وتمان ئەو ناوڕاستە کۆمپانیای ئینتەرنێتە، کارێکیان هەیە کە پێی دەڵێن LSR Label Switching Router، کاری وی ڕێڕەوکردنی لەیبڵەکانە. کەواتە کاتێک بۆکسەکە بۆی دێ نووسراوە 110 دەینێرتە راوتەرەکەی تر، باشە ئەوە کاری ویە. LSP مان هەیە کە زۆر ئاسانە، LSPش Label Switched Path، ئەو ڕێگای کە حەز دەکەم بە خەنەمێکی دیکە بەکاربێنم تاکو ڕێگایەکەتان پێ پیشاندە. کاتێک داتایەکە لەو ڕێگایە دێ بۆ نمونە تا دەگاتە بە بەسڕا، ئەو ڕێگا کەسکە ئێمە پێی دەڵێن Label Switched Path، ئەو ڕێگایی کە تۆڕەکە دەیبڕێ، ئەو ڕێگای کە تۆڕەکە دەیبڕێ پێی دەڵێن LSP Label Switched Path. دووبارە کەستمەر ئێج ئەو راوتەرێک کە لە کۆمپانیایەکە هەیە، لە ڕێکخراوەکە هەیە کە کۆمپیوتەرەکانی خۆی پێڕەبت دەکە. PE-مان هەیە پرۆڤایدەر ئێج، ئەوەیان کە راوتەرێکە کە کۆمپانیای ئینتەرنێت دایدنێ بۆ بەستینەوەی ڕێکخراوەکە بە کۆمپانیایەکەی خۆی، کۆمپانیای ئینتەرنێتەکە. پیمان هەیە راوتەرەکانی پرۆڤایدەرە، راوتەرەکانی کۆمپانیای ئینتەرنێتە لەناو کۆمپانیایەکەی خۆی، باشە. و کورت کراوەکانی دیکەشمان باسکە کە گوتمان LER کە کاری چوونەوە و هاتنە ژوورەوە دەکە، هەر لە نعینەن پرۆڤایدەر ئێج. و LSR مان هەیە کە لە ناوڕاستی راوتەرەکانی ئینتەرنێتە کە کاری وی ڕێڕەوکردنی داتایەکانە. و LSP مان هەیە کە گوتمان ئەو ڕێگای کە دەیبڕێ پێی دەڵێن LSP. باسی شێوازی کارکردنی MPLS مان کرد، زۆر ئاسانە، تەنها پێویستی بەوەیە کە بزانین بە جیاتی IP هەڵدەستێت بە زیادکردنی ژمارەیەک تاکو ژمارەکە بەکار بێ لە جیاتی ئەو IP درێژە کە پێویستی بە کاتێکی زۆر هەیە لە نێوان راوتەرەکان تاکو مامەڵەی لەگەڵ بکرێ، بەڵکو لە ڕێگای ژمارەیەکی کورت مامەڵەی لەگەڵ داتایەکان دەکاتی. ئەوەش تەبعاً ئەو ڕێگایە خێراییەکی زۆر دابین دەکا بۆ بەستینەوەی شوێنەکان و هەروەها ڕێگایەکی زۆر پارێزراویشە، چونکە ئەو ڕێگایە کە لە دووهۆکەوە تاکو بەسڕا داتایەکە دەڕوە ڕێگایەکی تایبەتە بەخۆت. ئەو ڕێگایە چونکە بۆ تەبعاً لێرەکە من نووسیتم 850 کیلۆمەتر. ئێمە باسمان کرد لە جۆرەکانی نێتوۆرک کە گوتمان لانمان هەیە، مانمان هەیە، کامبۆس ئەریە نێتوۆرکمان هەیە کە گوتمان ئەوانە بۆ ڕەبتکردنی دوو بینا لەگەڵ یەکتر باشە دەتوانین ڕەبتیان بکەین. ئەگەر لە یەک شار بن دەتوانین دوو بینا لەگەڵ یەکتری ڕەبتکەین. بێ ئەوەی کە پێویستمان بە کۆمپانیای ئینتەرنێت بێ، بە کێبڵی خۆمان، بە کێبڵی ئیثەرنێت یاخود بە فایبەر ئۆپتیک ژێرخانی هەردوو بینا ڕەبتی یەکتر دەکەین. بەڵام تۆ ئەگەر لە دهۆک بتەوێ ڕەبتی بەسخابی لەقەکەت و ئۆفیسەکەت ڕەبتی یەکتر بێ 850 کیلۆمەترە، تۆ لێرە دەبێت پێویستت بە کۆمپانیای ئینتەرنێت بێت، کۆمپانیای پرۆڤایدەری ئینتەرنێت. بۆیە کۆمپانیای ئینتەرنێت چیت بۆ دەکا؟ بەستینەوەی تۆ لە نێوان دووهۆک و بەسڕا ڕێگایەکی تایبەتت بۆ دروست دەکا. باشە ئەوە حیسابکەن وەکو ڕێگایەکە
ڕێگایەکی تایبەت بۆ ئاڵنگۆڕکردنی داتایەکانت. ئەو ڕێگا تایبەتە پێویستی بۆ پرۆتۆکۆڵەیە کە پێی دەڵێن FPLS. بۆیە زۆربەی کات نرخەکەی گرانە، زۆرە نرخەکەی، چونکە لە بەرابەر کۆمپانیای ئینتەرنێت زۆر شت هەیە بۆت دابین دەکا و بۆت دروستی دەکا. یەکێک لە خراپیەکانی ئەو پرۆتۆکۆڵش ئەوەیە کە هەردەم تۆ پێویستت بە کۆمپانیای ئینتەرنێتەکە دەبێت لە کاتی هەڵا، لە کاتیەوەی کە شتێک ڕۆیدا، لە کاتی ئەوەی تۆ لەقێکی دیکە زیاد دەکەی، دەتەوێت قسە لەگەڵ لەقەکەی دیکە بکەی کە لە وڵاتێکی ترە، هەردەم دەبێت کۆمپانیای ئینتەرنێت لەگەڵ تۆ لە پەیوەندی دابێت. گەشتە کۆتایی وانەکەمان لەوانەکانی دیکاتان بینمەوە ئەوە مڵتی پرۆتۆکۆڵ لیبل سویچ بوو، یاسیتان لەگەڵ بوو، تاکوانەیەکی تر خوداتان لەگەڵ.